هەلارەکانی هەفتەی چوارەمی خولی نایابی کوردستان ئەولێر لە سەرایەرگەی دۆمی فرانسۆریری میوانداری شێروانی کردو یەکەم برنەوەی لەم وەرزە بەدەستهێنا. لە سەرەتاوە ئەولێر باشتر دەردەکەوت و چاوی لە گۆڵێکی خێرا بوو. لە ناوەڕاستی نیوەیەکەم عەبدولمونعیم ئەحمەد بە لێدانێکی بەهێز بربەست یەکسانی شکاند و گۆڵێکەمی بۆ ئەولێر تۆمار کرد. بەر لە کۆتهاتنی نیوەیەکەمیش ئەحمەد حەیدەر گۆڵی دۆمیشی بۆ ئەولێر زیاد کرد. لە ناوەڕاستی نیوەی دووەم محەممەد تاها بە تۆمارکردنی گۆڵێک بۆ شێروانە جیاوازیەکەی کەم کردەوە. هەرچەندە شێروانە وڵەکانی بۆ گۆڵ یەکسانیش بوو، بەڵام یاریەکە بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سووری ئەولێر کۆتاییات. بەمەنجەم ئەولێر لە دوای 4 یاری بە یەکەم سەرکەوتن گەیشت و بە 4 خاڵ سەرکەوت بۆ خانەی 12ەم و شێروانەش بە 5 خاڵە و پاشەکشەی کرد بۆ خانەی 8ەم.